خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. بۆ ئەو قەیرانە دارایی ڕووی لە عێراق وەرەمی کوردستان کردووە دواکەوتنی موچە نیگەرانیەکی گەورەی لە وڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران دروست کردووە. ئەگەر سەدا 20 فەرمانبەر و موچەخۆر بێت لە هەرێمی کوردستان، بەڵام کاتێک موچە دابەش دەکرێت کاریگەری ڕاستە و خۆی لەسەر سەدا 80 ژیانی کاسب و بازار و دەستگێڕ و هەموو شوێنانە دەبێت کە خەڵکی پێداویستی ڕۆژانەی تیادا دابین دەکەن. جگەلەوە ئێستا هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا لە جەنگێکی سەختدایە. پزیشک و کارمەندانی تەندروستی بەشێکی زۆریان نیگەرانن لەوەی کە موچەکەیان ئەمڕۆ چەند ڕۆژە دواکەوتۆ کە موچەی مانگی شوباتە. چۆن ئەم قەیرانانە چارەسەر بکرێت، چۆن وا بکرێت کەرتی تەندروستی پەچینەکەوێت، ژیان و بژێوی ژیانی خەڵک و ژیان و ژاری خەڵک دوا نەکەوێت، هەوڵەکان چی دەبن لە پەرلەمانی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان چۆن چارەسەری ئەم پرسانە بکرێت. هەمووانە لە پانۆرامادا تاوتوێ دەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵیان دامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بەخێر بێ کاک سەرکۆ. هەروەها لە هەولێرەوە کاکە زیاد حەمەد چاودێری سیاسیمان لەگەڵە بێ سوپاس بۆ بەڕێزیشتان. کاک سەرکۆ بەڕێستان ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانن بە دووادات چوونی ئێوە گەیشتۆتە کوێ هاوڵاتی و فەرمانبەر و موچەخۆر زۆر نیگەرانە هەڵمەتێک هەیە لە سۆشیال میدیا بە ناوی کوا 400 ملیارەکە مەسەلەن نیگەرانی لێکەوتۆتەوە ئەمڕۆ هەڵمەتێکی دژی ئەمە هەبوو ڕوونکردنەوە ئەدرا، ینی ئەم بەریە کەوتنە لەم دۆخە قەیرانی تەندروستی و لەم دۆخی قەیرانی داراییە چۆن ئارام ببێتەوە، چۆن هاوڵاتی و حکوومەت موچەخۆر و حکوومەت جارێکتر بگەنەوە یەک لە کەنارێکی ئارام. زۆر سپاس بۆ جەنابتون بۆ بینەران. خۆی ئەمە لە سەرەتای مانگی دوو کاتێکە نەخۆشی کۆرۆنا هاتە هەرێمی کوردستان و بە شێوازەکان بڵاو بۆ، بەڵام ئەو کات قەیرانی دارایەکە بەو ئاسە نەبووە، خەڵکی کوردستانیش متمانەیەکی باشیە بوو بەو بە حکوومەتی هەرێمی کوردستان و تایدا بۆ ماوەیەکی زۆر بۆ زیاد لە 2 مانگ خەڵک لە ماڵەکەی خۆیان کەرنتینە بوو و بازار و دوکان و ئەوانەی کە فەرمانبەر بوون هەمووی لە ماڵەوە بوون و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمیان جێبەجێ دەکرد، بەڵام بەداخەوە حکوومەت لەو قەیرانەی کە هات بەسەر هەرێمی کوردستاندا نەیتوانی هەم بژەوی و ژیان و کار و کاسبی بۆ ئەوانەی کە ناحکومین یان لە کەرتی گشتیانین دابینکەوە برسێتێکی زۆر لە خەڵکی کوردستانی گرتەوە، لەگەڵەوەشدا موچە دواکەوت بە شێوازێکی کە زۆر کە ئێمە ئێستا لە مانگی کۆتایی یعنی نزیکە بنو لە نیوەی مانگی 6 تاکو ئێستا موچەی مانگی 2 نەدراوە و ئەمە کاریگەریەکی زۆر خراپی خسۆتە دەرونی خەڵکی کوردستانەوە و بێزاری و برسێتێکی زۆری خسۆتە ناو هەموو توێژەکانی خەڵکی کوردستانەوە. لەگەڵ ئەمەشدا ئێمە بینیمان لە پێش جەژنە باسیەوە کرات کە حکوومەت قەرزارە لە بریەوەی کە مژدانە هەبێ بۆ هاوڵاتیان کە ئەم دۆخە تێدەپەڕێ و کاتی و تێدەپەڕێ، بەڵام بەداخەوە لە بری ئەوەندەی تر خەڵک بەو لێدوانەی بەڕێسەرۆکی حکوومەت بێهیواتر بوو لە ئایندەی خۆی لە ئایندەی ژیانی ماڵ و مناڵی، بەڵام ئەوەی کە ئێستا بینرێن بەداخەوە ئەمڕۆ تەنها لە هەرێمی کوردستانە 200 و زیاد لە 200 کەس تووشی کۆرۆنا بووەوە، 2101 کەس تووشی کۆرۆنا بووە و عەدەدی ڕێژەی گیان لە دەستدانیش زیاد بووە بۆ 42 کەس کە ئەمە ڕێژەیەکی ترسناکە بەداخەوە و ڕێکارەکانی حکوومەتیش بەداخەوە و کەرتی تەندروستی لە ئاسی پێویستان نییە و ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کێشەی ئۆکسجینمان هەبووە لە سلێمانی، بە هەمان شێوە لە هەولێرا هەبووە و لە دووەکە هەبووە و ڕێژەیەوە ئەو کارمەندانەی کە زیاد لە 100 کارمەندی کەرتی تەندروستی تووشی کۆرۆنا بوونە، ئەوەی کە ئێمە زانیاریمان لایە، بەڵام بەداخەوە دەبوو موچەکانیان بدرایە و لە کاتی خۆیان هیچ نەبێ بۆی ژیانی ئەگەر خۆیان لە خەتەرایە لە پێناو خەڵکی کوردستان و ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ژیانی ماڵ و مناڵەکانیان بۆ دابینکرایە، بەڵام بەداخەوە تا بێت ئەم نائومێدیە بەرەو ئاراسەیەکی قوڵە ڕواوە
ئەو کەرتەکانی تەندروستی بە تایبەتی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا ئێستا لەژێر مەترسیەکی قوڵدایە و دەبینین ڕێژەکان بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکا و یەکێک لەو شارانێکی کە یعنی ئێمە شاری سلێمانی زیاتر توشببووی هەیە و زیاتر مردووی هەیە و زیاتر ناڕزایەتیەکان لە ڕووی ئازادیەوە جەنابتانەی بینن ئازادیەکی زیاتر هەیە و ئەم ئازادی وا بووە کە ناڕزایەتیەکان خەڵک بتوانێت دەری بڕێ بەداخەوە ئەمە خەریکە تەئسیر دەکاتە سەر ژیانی هاوڵاتیان و ژیانی هەم کارمەندان بەڵام پێویستەکە حکوومەتی مرکزی کە لە هەولێرە بڕیارێک با کە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و ئەو ڕەنگە جوانەی کە پێشووتر لە ئیدارەکانی سلێمانی هەولێر دووهۆک و هەڵەبجە هەبوو بۆ پەرەنگاربوونەوەی کۆرۆنا سەرکەوتوو بوو بەڵام پێویستی بە هاوکاری زیاترە بوو بەڵام بەداخەوە حکوومەت لەمەدا نەتوانی وەکو ڕێکارەکانی ئیدارەکانی ئیدارە خۆجیەکان بەکاری بێنەوە لەگەڵەوەیشدا ناتوانێت موچە دابینکە بۆ ئێمە قەیرانێکی قوڵە و لێرەوە داوا لە کاربەدەستانی حکوومەتەکەین تکایان لێکەین ڕجایان لێکەین کە بەدەم کەرتی تەندروستی هەرێمی کوردستانەوە بێن بەدەم کەرتی تەندروستی شاری سلێمانیەوە بێن و ئەم کەرتە کارمەندانی ئەم کەرتەیش لە ژێر مەترسیەکی زۆردایە و ناڕزایەتیەکان گەشتوتەوەی کە بە هیچ شێوەیەک ڕێگری لێ نەکرێەوە کەس نەتوانێت بربەستیان بۆ دروستکە و ئەوەی کە ئێمە بینین لە حکوومەتی هەرێمی کوردستان نیەتێک نییە بۆ چارەسەرکردن بەڵکو ئەوەی کە مەبەستە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لە بری ئەوەی دەزانین و بە پێمە باوەڕمان بە هەندێک لە ڕوونکردنەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەو پارانێک کە لە بەغدادەوە هاتووە لە داهاتە ناوخۆیەکان بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە 400 میلیارد لە بەغدادەوە بێت ئێمە بچین پارەی قەرز بدەینەوە بە کۆمپانیاکان ئەم خەڵکانەی کە ئێستا سەرمایه‌دارن لە وڵاتە ئەو پارانەی کە بەدەستیان هاتووە لە سایه ئەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە و لە سایه خەڵکی کوردستان و بەرەکەتی ئەم خاکەوە و دەبوو ئەمانە تەخیر بکرێن ئێمە 4 مانگە موچەی هاوڵاتیانمان تەخیر کردو بە 4 مانگیش قەرزی خاوەن سەرمایه‌دارەکان تەخیر بکرێت. زۆر باش کاک سەرکۆ قسەی زیاتر لەسەرەکەی کاک زیاد بەڕێستا وەکو چاودێرێکی سیاسی دۆخەکە چۆن ئەبینن چۆن ئەبێت چارەسەر بکرێت کە هەم حق و مافی چۆن ئەرکدار کراون حق و مافی موچەخۆران و فەرمانبەرانیش دابین بکرێت و بە تایبەتیش کەرتی تەندروستی کە ئەمڕۆ بۆ چەند ڕۆژێک دەبێت کە بەشێکی زۆریان مانیان گرتووە و بایکۆتی دەوامیان کردووە 48 کاتژمێردان دراوە بۆ ئەوەی کە موچەی تەندروستی دابش بکرێت کە ئێستا لە سەنگەری پێشەوە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە ئومێدی سەلامەتی بۆ تەواوی خەڵکی کوردستان دەخوازم و ئومێد دەکەین ئەوانەی نەخۆشی کۆرۆنا بەداخەوە گرتویانە بە سەلامەتی لێ دێرباز بن درود بۆ جانی ئەوانەی جانیان لەدەستدا بەبێ گومان ئەم نەخۆشیە نەخۆشیێکی کوشندەیە و من لێرەوە بەر لە دەستپێک داوا کارم لە خەڵکی کوردستان ئەوانەی ئەمان بینن ئەوانەی ئەمان بیستن تکایە خۆتان بپارێزن تکایە پابند بن بە ڕێنماییەکان سەبارەت بە دۆخی خەڵکی کوردستان بەبێ گومان لە دۆخێکی ئابووری یەکجار سەخت و دژواردایە کە کەس با بڵین ئیرەیمان پێنابە لە هیچ وڵاتێک لە وڵاتانی دەوروبەر ئەوانەی کە با بڵین کۆرۆنا زیاتریش تەنجی پێڵچینینە بە بەڵگەی ئەوەی کە ئەوان لانی کەم سێکتەرەکانی تەندروستی کە وەکو با بڵین هێڵی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەکانی ئەم نەخۆشیە کوشندەیەن کە ئەمانە هیچ جۆرێک لە ناڕزایی دەربڕینیانە لە وڵاتانی دەوروبەر ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوان لانی کەمی پێداویستەکانی ژیانیان بۆ دابین کراوە سەرڕای ئەوەی کە ژیانیان لە مەترسیدایە لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکان بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو دەتوانین بڵین هۆکارەکان یەکجار زۆر بوون کە ئەگەر ئێستا نەخۆشی کۆرۆنا جۆرێک لە قەیرانی دروست کردووە بەڵام خۆ قەیرانەکانی پێشووتر کۆرۆنا نەبوو خۆ ساڵانی پێشووتر کە موچە دوا دەکەوت و موچە نادرا و پاشەکەوتی زۆرم لێ دابین دەکرا سەپێنرا هەموو ئەوانەمان بینی لە ڕابردووە خەڵکی کوردستان بەداخەوە بەردەوام چانسی زیاتری داوەتە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە بۆی هەوڵ بدا لانی کەمی پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکە
هاومیوانی بەڕێزمان زۆر ڕاشکاوانە باسی کرد کە لە ماوەی کەرنتینەیە خەڵک لە دۆخێکی پابند بوو بە ڕێنماییەکان بەڵام لە دۆخێکی یەکجار سەخت دەژیا بێگومان جگە لە فەرمانبەران خەڵکی هاوڵاتیش کاسبکاریش تەواوی چین و توێژەکان ئێستا لە دۆخێکی نالەباری ئابووری خراپدا دەژین ناتوانن پێداویستەکانی ژیانی خۆیان دابین بکەن بە تایبەتی بەداخەوە توێژێک چەند کەس خێزانێکەیە کە کرێتچین ئەمانە خاوەن خانوو و کری خۆیانی دەدەوێت ڕازی نابن بەوەی موچهاتووە یا دواکەوتووە بەداخەوە ئێمە بەڵگەمان لەدەستا ئێمە ڕۆژانە چیرۆکی ناخۆش و تراژیدی دەبیستین لە لای ئەوانەی کە بەداخەوە لە خانووی کرێدان چی بکرێ باشە ئەوە تازە ڕووی داوە حکوومەت کەوتۆتە ژێر ئەو بەرپرسیارەتە ئەبێ ئەم دۆخە تێپەڕێنێ بەڵام تێپەڕاندنی دۆخ بەوە نابێ موچەی فەرمانبەران نەدرێوە کار و کەسابەت لە خەرک ڕێگری بکرێ ئەوەی ئێستا هەیە دەبواە زووتر مشوری بخرابواە دەبواە ساڵانە کە بودجە تەرخان دەکرێت یا هەرچەندە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان نهاتووەتەوە ناو پەرلەمان بەڵام دەبواە لە گۆشەیەکە لە بەشێکە بۆ کارەساتی کتوپەڕ وەکو لافا و وەکو ئەو کارەساتر سروشتیانە باوادا بنین ئەمەشیان شێوەیەکە لە کارەساتی سروشتی و نەخۆشیە و هاتووە هیچ ئامادەکاریەک نەکراوە ئەم ڕووداوانەی کە ڕوویدا حکوومەت دەبێت شان بداتە بەری بەوەی ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆی ئەو دۆخە تێپەڕێنی یەکەم بەدابیرکردنی موچەی فەرمانبەران بە تایبەتی کەرتی تەندروستی لەکوێی دێنێت چۆن پەیدای دەکات ئەوە کێشەی فەرمانبەر و تەندروستی نییە ئەم سێکتەرە پێویستی بەوەیە پێداویستەکانی بۆ دابین بکرێت ژیانی دابین بکرێت تاکو و کۆمەڵانی خەڵکی کوردستان بپارێزێ جگەلەوە لە سێکتەرەکانی تریش بە ئەمان شێوە فەرمانبەران هێزەکانی ناوخۆ ئەوانیش ماوەی سێمانجی ڕابردوو بەردەوام لە واجبێکی ئەرک و فەرمانێکی یەکجار زۆردار بوونە لە ماوەی ڕابردووە لە کاتی گەرمایە لە کاتی سەرمایە ئەمانە لە دەرەوە بوون بۆ پاراستی سەرماڵی خەڵک لە کاتی کەرنتینەیە ئەوانیش حەقی خۆیانە موچە وەربگرن حکوومەت چۆن دابینی دەکا ئەوە بابەتێکی ترە بەس بە نەتیجە خەڵک موچەی دەوێ و حەقەکی شەرعی خۆیەتی ناکرێ موچە بڕی پارە لە بەغداوە بێ وەکو با بڵێن نیەت باشیەک بۆ ڕێکەوتنی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستانە موچەکە بدرێتەوە بە کۆمپانیاکان یان بەوانی کە گوایە قەرزیان لێکراوە من دڵنیام خاوەنانی ئەو کۆمپانیایانە دڵنیام ئەوان ڕادەوەستن لەسەر قەرزەکەیان چونکە ئەوان ژیان و گیانی کۆمەڵانی خەڵکیان لە پارەکە پیرۆستر و بە هینتری دەزانن گرنگتری دەزانن هیچ ناچێتە عقلی کەسێکەوە کە خاوەن کۆمپانیا و ئەوانەی قەرزیان لێکراوە بێن یەخەی حکوومەت بگرن بڵێن ئیلا دەبێت لە موچەی فەرمانبەران تۆ قەرزەکەی ئێمە بدەیەوە بەڕاستی خەڵک لەوە نیگەرانە و شەقام زۆر دڵتەنگە و ناڕازیە و پێویستە ڕێکاری پێویست بگرێتە بەر حکوومەتی هەرێم دەکرێت ئەوە لە ماوەی نزیک دەبینەوە لە مانجێکە کە وەزارەتی دارایی عێراق داوای لە حکوومەتی هەرێم کردووە پابند بەو ڕێکارە یاساییانە ئەنجا ڕێکەوت وەرە بۆ ڕێکەوتن کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ وادەی مانگەکە تەواوی تا ئێستا وەفدی هەرێمی کوردستان نەچۆ بۆ ڕێکەوتن ئەمانە پرسیارن بۆ ناچی ئایا بەدیلی باشترت هەیە لە ڕێکەوتن لەگەڵ ناوەند و لەگەڵ بەغدایە بێگومان بەدیلی باشتر نییە ئێمە بەدیلەکانی تری پێشووتری ڕێکەوتن لەگەڵ بەغدا تاقی کرایەوە بەداخەوە هەمووی شکستی هێنا ئێجارێک ئەزمونێکمان تاقی کردەوە شکستمان هێنا ڕەوانیە لەسەر بژێوی و ژیان و گیانی خەڵک جارێکی تر ئەزمونێشتر تاقیکەینەوە لەبەرەوە ئەمن دەخوازم کە پێویست دەکا حکوومەتی هەرێم و ڕێکاری زۆر هەیە لایەنە کارجێڕیەکان ئەوانەی پسپۆڕی بواری کارجێڕین دەزانن چۆن ئەو قەیرانانە تا ڕادەیەک بە کەمترین زیان تێ بپەڕێنن بۆ نمونە حکوومەتی هەرێم دەکرێت لەگەڵ بەغدای ڕێک بکەوێت دەکرێت ممتلەکاتی خۆی بفرۆشێ دەکرێت قەرزکە لەگەڵ کۆمپانیەکان بەس نەک قەرزکە بۆ ماوەی مانجێک و ئەو مانگە موچەی پێدەدەم مانگەشتر دەدەمەوە ئاخر ئەمە چۆن ئەیدوایی چیەکەی لەبەرەوە ڕێکارەکان تا ئێستا ڕێکارێکی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داراییەوە ڕێکارەکان ڕێکارێکی نادروست بوونە پێویست بەوە دەکا پێداچوونەوەیەک بکرێ بۆ ئەوەی ببێتە جێ ڕەزامەندی خەڵک ومێدیش دەکەم پەرلەمانی کوردستان داوا بکە لە لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێم استجوابیە بێ لە بۆ پرسیارانە بەڵێ گەڕمەولات کاک زیاد کاک سەرکۆیانی ئەمڕۆ مەسەلەن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێبەری دیوان
قسەی کرد ڕوونکردنەوەی لەسەر 400 ملیارەکە داوە مەسەلەن سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانتارێکی تر هەست دەکەی کە کەسێک لە سوۆسیال میدیا یان ئەو هەڵمەتەی لە سوۆسیال میدیا هەیە کە دەڵێ کا موچەکەم یان موچە تاخیر بووە خەریکە بە سیاسی دەکرێت بۆ نمونە یەکێک لە پەرلەمانتارەکان ئەڵێ بایەکێتیەکان لە نوێنەری خۆیان بپرسن لە یەکێتی گۆڕانەکان ئەنی ئەم بە سیاسیکردنی داوا تا چەند جێگەی ئەبێتەوە لە چوارچەوەی حکومڕانێکی تەندروستە خۆی ئەم عقلەتە عقلەتێکی خراپی حکومڕانیە ئەم عقلەتەیە کە هەرێمی کوردستانی بەم دۆخەیەسە گەیاندووە عقلەتێکە کە برادرانی پارتی بەداخەوە کە تەحملی کۆمنتێکی فەیسبوک ناگرن هەمووی دێتە جواب و تەخوین و خەڵک بە سیاسیکردنی ئەو خەڵک و هاوڵاتیان ناکە کە لە ڕووی مێژوویشەوە ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کراوە شتی خۆڕسک بووە و پەیوەست بە بە هەموو هاوڵاتیان و موچەخۆرانەوە پەیوەست نەبووە بگرە بۆ منیش بە هەمان شێوە ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکە دابەزان بێت 500 کۆمنتی وا بۆ من هاتووە ینی ناکرێت ئەمە تۆ بڵێیت نابێت تۆ کۆمنت بنووسیت و تۆ بەم شێوازە مامەڵە بکەیت خەڵکە بە نووسیوێتی ئەمڕۆ ساڕۆژی لەدایک بوونمە بە کۆمنت بیان سوکات ینی ناکرێت پەرلەمانتارانی پارتی و سەرۆکی فراکسیۆنەکەی و بەم شێوازە مامەڵەکرێت ناکرێت بە ئێمە بڵێ بۆ لە نوێنەرەکەی خۆتان پرسنەوە بیگۆڕن ئەکرێت ئەگەر ئەم عقلەتی کارکردنێت ناکرێت ینی سەرۆکایەتی حکوومەتێکی هەرێمی کوردستانی یەکگرت و بەم عقلەتە نابێت ئەگەر توانای ڕاخنەگرتنی نییە دەتوانێت دەست لە کار بکێشێتەوە داوا بکرد لە لیستی دووەم حکوومەت تەشکیل بکاتەوە یعنی ئەمە عقلەتێکی خراپە و عقلەتێکە کە مامەڵەکردنی لەگەڵ هاوڵاتیانی خۆیان کە لە دۆخێکی مەترسی خراپدایە بە شێوازێکە کە ئیتر ینی خەڵک متمانەی نامێنێ خەڵک دڵسۆزی نامێنێ و خەڵک چۆنە لە سۆز و خۆشەویستی بۆ ئەم دەسەڵاتی خۆماڵی و ئەم حکومڕانی و ئەم حکوومەتە نابێ ئەبێ ئێمە لە ئێسادا کە موچان نادەینێ و کەرەنتینایان نەکەین و 26 میلیۆن دینار بۆ شارێک دابین ناکەیت کە ناکاتە پارەی سێرڤیسی سیارەکان یعنی تۆ ئەمە ناکەی ناکرێت خەڵکیش بێدەنکەیت و بڵێ نابێت کۆمنتێکیش بنووسی ئەمە عقلەتێکی خراپە بە بڕای من ڕێگە ڕاستەکە کامە بوو مەسەلەن کە خەڵکە گەڵێک کو موچەکەم کو حەقەکەم ئەبێت پێویستی بەوەیە بە شێوازێکی ئێمە دامەزراوی فەرمیمان هەیە و فەرمانگای زانیاریمان هەیە و پێویست ناکە پەرلەمانتار تۆ وەکیلی خەڵکە نوێنەری خەڵکە ئەمە بێت داکۆکیەکان زیاتر لە خەڵک بکات دەبێت دامەزراوەکانی حکوومەت لە سەرۆکی حکوومەتەوە لە جێگریەوە لە وەزیری داراییەوە لەوەی کە پەیوەسە بەمە دەبێت ڕوونکردنەوە بن بۆ خەڵک و بە شێوازێک بێ ڕوونکردنەوەیکی قەناعەت پێکەر بێ بۆ خەڵک و بتوانێت کە خەڵک تێبگەێنێت کە ئەم دۆخی ئێمە لە دۆخەکەین بەم شێوازەیە ئەم 400 ملیارە لێرەیە قەناعەتی پێ بکەن نەک خەڵک قەناعەت بەوە نەکا بڵێت گومانی هەبێت لەمە و لەسەر ئەم پرسیارکردنیەکی کوایەک تۆ هزار تەشیر و ناوزڕاندن و بە شێوازێک قسە بکەیت کە سیاسی بکەیت کە بە شەرتێک ئەو خەڵکانە بە هەمان شێوە ڕخنیان لێمە گرتووە یعنی ئەو خەڵکەی کە ڕخنەی گرتووە تۆ بەڕێستان پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستانن ئێوەکو یەکێتی لە پشتی و هەڵمەتانەوەن کە لە سوۆسیال میدیا دژی حکوومەت بکرێت یان ڕخنە لە حکوومەت بگری یاخود لە ئەنگرەکان تەواو فێرکراون کە ئازاد بن ئەزانی چوە ئێستا من پەرلەمانتارێکم لە فراکسیۆنی یەکێتی و بەشداری سەرکی ئەم حکوومەتین و هاوبەشێکی ڕاستەقینەی ئەم حکوومەتین هەرچەندە تیمی ئێمە ڕخنە و تێبینەکانی خۆیان گاندووە سەرۆکی ئەم کابینە ئێمە یەکێتی باوەڕی بە ئازادی هەبووە بەوەی ئەوەی کە قەنەعەتی هەبێت بیڵێت و ئەوەی کە خەمی خەڵکە بیگەێنێت و دایم لە بەرەی خەڵکا بێت و بتوانێت خەمەکانی خەڵک بگەێنێتە نوێنەرەکانی خۆی لە حکوومەتە کە نوێنەرایەتیە کات یعنی ئێمە کە خەڵک دەنگی داوە بە ئێمە نوێنەرێکمان هەڵبژاردوو بۆ حکوومەت بووی کاروباری حکوومەتە بەڕێ بکە بۆ چاکەی گشتی بۆ خزمەتی گشتیە یعنی کە ئێستا چاکێکی گشتی ناکە خەڵک لە مەترسیایە موچە دابین ناکە بەڕاستی ئەمە نە ئێمە پشتیوان بووینە و نە دژین بە هیچ شێوەیەک دژی ئەو کەمپینە نابین و بەوەی دانن کە ئازادێکی تەواوە ئەبێ بدرێ بە خەڵک وە تۆزێک ئەو تەنەفسەی کە هەیەی ئەو قورسایی کە لەسەر دڵیەتی لەسەر ژیانێتی ناتوانێت بە کۆمنتێکیش بنووسێ و تاوان بارکرێ ئەمە بەڕاستی لەگەڵ سیاسەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناگونجێت ڕێگە ڕاستەکە ئەوەیە
تەقبولی ڕەخنە بگیرێت سەرۆکی حکوومەت سەرۆکی هەموو خەڵکی کوردستانە بەوەی کە دەنگی پێداوە بەوەی کە دەنگی پێنەدا بەوەی کە نەچوو بۆ دەنگدان سەرۆکێکە کە ئێستا لەبێت لە بەرگێکی حیزبی لێسەدا بەوەی کەی دەیبینین و جوابدانەوەکانی پەرلەمانتارانی پارتی و سەرۆکی دیوان بەداخەوە بە شێوازێکە کە بڕوا ناکەم سەرۆکی حکوومەتیش خۆی حەز بۆ بکە کە بچوو بکرێتەوە لە حیزبێکە کە نوێنەرایەتی بەشێکی کەمی خەڵکی کوردستانەکە بەڵکو دەبێت بە عەقڵەتێک بێت کە بتوانێت ئیدارەی حکومڕانی ئەم وڵاتە بکە ئەگەر نەتوانێت ئیدارەی حکومڕانی ئەم خەڵکە بە و مستەقبەل دەبینین لە 6 مانگیکە چی ڕوەدات کاکسەر کۆ مەسەلەن خەڵک پرسیاریەوە کە ئەڵێ لەبری ئەوەی کە ئەو هەموو ڕوونکردنەوانە بدرێت فەرمو موچەی وەزارەتی تەندروستی ڕابگەێنن کە وەزارەتی تەندروستی مەسەلەن من کاکزانەوەی کایسە لە بەردەسایە ئەو پارێکەوان باسیەکەن 222 میلیارد کە ماوەتەوە بەوە حسابەی کەمە قەنەعەت با بڵێن قەنەعەت بە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی دەکەین بە هەموو شێوەیەک بەڵام ئەم 222 میلیارد دینارە دەتوانێت موچەی تەندروستی بە تۆ کەرتی خوێندنی باڵات ناروتە ماڵەوە کەرتی پەروەردە لە ماڵەوەیە پێشمەرگەیە ئەوە هەر لە دوای شەڕەکانەوە موچەکانی فەرامۆش کراوە ئێستا کەرتی تەندروستی هەیە بهێڵە با خزمەتی ئەو خەڵکە بکە موچەکانیان بەرە بووی بچنە دەوام خەتەر لەسەر ژیانی خۆیەتی لەسەر ماڵ و مناڵێتی قوتیش نەبێ بیخوا لەو پارە لە بەردەسایە دەتوانین لەم هەفتە موچەی ئەو وەزارەتی تەندروستی بیت و لەم کێشا بێ تۆ لە سەرەتای لە ناوەڕاستی ئەم هەفتەیە حکوومەت لیژنەیەکی دروست کردووە وەفدێکی دانوستانکاری دروست کردووە کاچێ بۆ بەخا ئەگەر ڕێبکەون دەتوانرێت بە شێوازێک لە شێوازەکان ئەم قەیرانە تێپەڕێن چونکەوە نرخی نەوت بەرز بۆتەوە و جم و جۆڵی بازرگانی ناوخۆیی لە ناوخۆیشا زیادی کردووە بۆیە پێویستە کات حکوومەتی هەرێمی کوردستان بە پەلە دوو ڕێکا بگرێتە بەر یەکیان موچەی کەرتی تەندروستی دابین کە بەبێ ئەوەی تەسەیوسی پێ بکەین بڵێن ئەمە داواکاریەکە بۆ ناشرینکردنی حکوومەت بۆ خراپ بەکارهێنانی ئەم ناڕەزایەتی و بێدادی خەڵک لە دووهەمیشە ئەو کێشە تەندروستیانەی کە هەیە ئێمە ڕۆژانە بینین کە کارمەندی تەندروستی بە لاس بە چوب دەمامکی چاودێری هەناسەدانی پزیشکی دروستەکە 26 میلیۆن دینار دوو دەفتەر دۆلار ناکات ناتوانرێت دابینەکە تازە بە تازە فەرمانی بۆ دەرەچێت بۆ دابینکردنی تۆ ئەم خەلانت هەیە دەبێت ئێستا 3 مانگە ئێمە لە ناو کەرەنتیناین 3 مانگە یعنی تۆ نابێت بزانیت کەرتی تەندروستی کێشەکانی چییە دەتوانرا چارەسەری بکەیت ئەبێ ئەم دوو ڕێگەی بکە یەکیان هاوڵاتیانی خۆت پارێزی و ڕێکارەکانی خۆپارێزی تون بکەیتەوە و داوایش لە خەڵک بکەیت لە بەرامبەرەوەیشدا داوا لە خەڵک بکەیت وشیار بکرێتەوە کە دەبێت خۆپارێزی تا بکە لە بەرامبەر شتا پێویستەکات موچە باشە کاکسەر ینی قسەیەکی تر هەیە کە ئەڵێ یەکێتی و پارتی لە مەسلەی کۆرۆنا شەکەوتونەتە ململانەیەک بە سیاسی کراوە قەزەکە هاوڵاتی والیاتۆ متمانەی نەمێنێ بۆ نمونە هەر سەرۆکی فراکسیۆن یان کۆمەڵی پەرلەمانتار دێتە سەر هێڵ ئەڵێ بە قاچاق خەڵکێنراوە ینی ئەمانە تا چەند کاریگەری لەسەر متمانەی هاوڵاتی و حکوومەتە بێ ئێمە من لەگەڵ هاوڕێیەکم لە فراکسیۆن یەکێتی داوامان کردووە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بەڕێ سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەڵگەکانی بخاتە ڕوو لە بەردەم لیژنەی پەیوەندیدارە لە بەرامبەر لیژنەی تەندروستی و لە بەرامبەر لیژنەی ناوخۆ و لەگەڵ ئەمەشدا ئەگەر ئەم ڕاستی نەبێت و ئەمە بۆ ئەو دڵڕاوکەی کە زۆر دڵڕاوکەیەکی زۆری دروست کردو لە ناو خەڵکی کوردستانە ئەگەر بە شێوازێکی ڕاست بە پێویستەکات ئەو خەڵکانەی کە ئەم قاچاقچێتیان کردووە بە تونترین سزا بدرێ و ناوەکانیان ئاوا عەلەم کرێ بۆ خەڵکی کوردستان بڵێ ئەم شەخصانی لە پشتە و ئەم حیزبەی لە پشتە ئەم دامەزراوی لە پشتە و ئەگەر بەم شێوازە نەبوو تەنها بۆ بە سیاسیکردنی ئەم قەزەیە پێویستەکات سەرۆکی فراکسیۆنی پارتی داوای لێبوردن کە و ڕێکاری یاسایی بگرێتە بەر بە هەمان شێوە داوامان کردو لە داواکاری گشتی هەرێمی کوردستان کە داوا لە سەرۆکی فراکسیۆنی پارتی بکە کە بەڵگەکانی بخاتە ڕوو و لە ڕاستی دروستی بەڵگەکانیش بکۆڵێتەوە ئەگەر ئەمە ینی ئەمە ئایا لە منتیقەی
هەولێر کراوە لە مانتیقەی دووە کراوە لە مانتیقەی سلێمانی کراوە لە هەر شوێنێ کراوە دەبێ ئەمە پەیوەستە بە ژیانی خەڵکی کوردستانەوە پەیوەستە بە تەندروستی کۆمەڵگاکەمانەوە پێویستە کات ئەمە ڕوون بکرێتەوە ناکرێت ئێمە لەم مۆزعا کە خەڵک برسیە نانی نییە کەسابەتی نییە موچەی نییە ئێمە بین ئەوەندەی تر مێشکیان جەنجاڵکەین مێشکیان بێتاقەتیان بکەین و بە سیاسی بکەین ئەم قەزیە تەندروستی کە لە هەموو گیانە بڵاوە بەڕاستی زۆر سەرکۆ گەرم وڵات کاک زیاد پێویستە لەم حاڵەتەیە کە داواکاری خەڵک بە سیاسی ئەکرێت زۆر جار مەسەلەن مۆزوعی کۆرۆنا بارکاوی کراوە بە سیاسی مەسەلەن مۆزوعی ئەوەی کە خەڵکێک لە فەیسبووکەکەی کە ئەگەریەشێتی بێ پارتی بێ گۆڕان بێ هەر لایەنێک بێ دوجار موچەخۆر و فەرمانبەرە کە مناڵەکەی کە ژیان و گوزەرانی گەیشتە شوێنێک پارەی پێویست بوو لانیکەم لە فەیسبوک تەنفیسێکە کات لەو حاڵەتەیە بۆ ئەم پرسە بە سیاسی بکرێ کەسێک کە بە حکوومەتەکەی خۆی بڵێ کوا پارەکەم کوا موچەکەم پێویستەکە ئەمە بە سیاسی بکرێ بەداخەوە کاکزانە لە کوردستان هەموو شتێک بە سیاسی دەکرێت بۆ نمونە کاتێک خەڵک دێتە سەر شەقامداوای مافەکانی خۆی دەکا تۆمەتبار دەکرێت بەوەی کە دەستێکی دەرەچی یا لایەنێکی سیاسی دەیوروژێنێ کاتێک یاداش دەدا کاتێک کۆمنت دەکا کۆمەڵی خەڵک وەڵام دەدەنەوە کە ئەوە سەر بە فلان و فیسار و فلان لایەنە تاوان بۆی وازع بێ بۆ کۆمەڵان و بۆ بەرپرسان بە تایبەتی هەموو فەرمانبەران لە تەواوی با بڵین ناڕازینە ئی هەموو لایەنگرەکانەوانەی لە حکوومەتە بەشدارن یا بەشدارنینە یعنی ئەندام و دەنگدەری پارتی و یەکێتی و گۆڕان کە ئێستا پێکەنێری حکوومەتن هەمویان ناڕازین لە ئەدای ئەو حکوومەتە بەڵام بەشێکیان دەری دەبڕن بەشێکیان دەری نابڕن بۆ نمونە کاتێک فەرمانبەرێک موچە وەرناگرێت کاتێک کاسبکارێک بەهۆی پێنەدانی موچەی فەرمانبەران ناتوانێت پێداویستی ژیانی دابیرکە خوازع ئەوانە لایەنگری حزبەکانن بەشێکیان تەبعاان بەشێکیان ئەوانیش دەنجی ناڕزایی بەرز دەکەنەوە ئیتر تۆمەتبارکردنی بەوەی دەستی دەرەچی و ئەمانە هەمووی بۆ بەداخەوە بۆ بە حیسابی خۆیان بە تێڕوانین و دیدگای خۆیان بۆ ڕازیکردنی بەرپرسەکانی سەروی خۆیانە بەڵام من دڵنیایی دەدەمە بە ڕێزەکان چ لە پارتی چ لە یەکێتی چ لە گۆڕان چ لەوانەی لە حکوومەتن وەوانەی دەرەوەش تکایە ئەوانە ببورن یعنی ئەگەر بڵێم ڕازگۆنین ئەو شێ بەکاربێنم بەڵام ئەوانە ڕاستیەکانتان پێناڵێن ئەوانە دڵسۆز نین ئەگەر دڵسۆز بن پێویستە دەنجی ناخی خەڵک دەنگە ڕاستەقینەکە بگەێنن بە ئێوە ئەوە ڕاستی بوو دڵسۆزی و پەرۆشیە بۆ سەرکەوتنی ئەدای حکوومەت و فەرمانڕەوایەتی نەک کەسێک بەردەوام خەریکی وەڵام و وەڵامکاری بێ ئەرچی پەرلەمانتاری وەڵام و وەڵامکاری نییە ئەرچی پەرلەمانتاری لێپێچینەوە و پرسیارکردنە لە ئەدای کەم و کوڕی حکوومەت جاو حکوومەتە پێکەینەرەکانی هەرچێ بن ڕئیس و جێگرەکەی هەرچێ بن ئەوە ئەرچی پەرلەمانە نەک پەرلەمانتارێک کەسێک تۆمەتبار بکە هیچ کەس ناچێتە با بڵێن باوەڕ بەوە ناکە خەڵک لە شوێنێشتر ئەم پەتا و نەخۆشیە خراپە ترسناکە بگوازێتەوە بۆ شوێنێکتر ئەمە بەڕاستی ینی حەق نییە کەس ئەو لێدوانە بدا ینی تەنانەت ینی هەل لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سوزانم ینی ڕۆشنبیریشەوە زۆر لە ئاستێکی زۆر نزمدایە بەڕاستی بۆ کەسی ئاساییش نابێت چزایەوەی بۆ پەرلەمانتار و وەزیر و خوانە خواستە بەرپرسان چونکە ئەگەر وابێ ئەی ئیشی ئەم چییە بۆ بەدوەدا چوون ئیشی ئەم چییە بۆ لێپرسینەوە بۆ بە سزاگەیاندنی ئەوان ئەی ئێمە دادگامان هەیە بۆچی دادگا لە شەوە ڕۆژێکە دەتوانێت خەڵک لەسەر کۆمنت و لەسەر ئەوە پەلچێشی بەردەمی دادگا بکە و دوایش تەنانەت ئەگەر شمولی کەفالەتیش بکە تۆمەت ینی مادەی تری بۆ بدۆزنەوە و بەڵام ناتوانرێ بانجی کەسێک بکرێ برێ زەحمە نەبی بەڕێزەوە بەڵگەکانمان بدێ بۆ ئێمە سزای و کەسانە بدەین ئەم زۆرە لێدوانانە نەخزمەت بە حزبەکە دەکا بە پلەی یەکەم نەخزمەت بە دۆزی ڕەوای ملەتەکەمان دەکا نەخزمەت بەو حکوومەت و فەرمانڕەواییەش دەکا چونکە ئەوانەی با هەموو بەرپرسان بزانن دڵنیا بن لەوەی من وەکو هاوڵاتیەک بەدڵسۆزانەتکان لێ دەکەم ئەوانەی ڕەخنەتان لێ دەگرن ئەوانە دڵسۆستانن هەرگیز ئەوانە دڵسۆز نینە کاتێک تەنیا بە شان و باڵتاندا هەردەدەن و تەنیا پێتان بەرگریتان لێ دەکەن لە کاتێکا لە ناخەوە وانین بەشێکی زۆری ئەوانەی بەرگری دەکەن پۆستەکەیان لێ بکەرەوە ئیمتیازەکانیان لێ بسەنەوە هەرگیز بەرگری لەم دۆخە خراپەی ئێستا ناکەن
لەبەرەوە تکایە گوێ لەوانە مەگرن تکایە سیاسەتێکی ڕاست و دروست پێشکەش بکەن خەڵک پێویستی بە موچەی خۆی بدەرێ کەرتی تەندروستی و من بەڕاستی ڕێزم بۆ ڕای بەڕێز سەرکۆ هەیە بەڵام خۆ بەس کەرتی تەندروستی پێویستی بەپارێنێ بەڵێ ئەوان ئێستا لە سەنگەری پێشەوەن بەڵێ حەقی خۆیانە بەڵێ دەبێت لە پێش ئەوانی تر بن بەڵام ئەی هێزەکانی ناوخۆ ئەی وەزارەتی پەروەردە ئەی مامۆستا با دەوامیشی نەبێ ئەی پێویستی بە ژیان نییە ئەی پێویستی بە ئەوەی لەوەتەی کەرەنتینە دەستی پێ کردووە لە سیانزەی مانجی سێوە بەردەوام ئەوە بە گوێسکەمانەدا ئەدەن سەبەتەی خۆراک لە ڕێکخراوە و لە حکوومەتەوە و نازام لەکوێوە دابشکرا ئەرێ ئەم سەبەتە خۆراکە بەشی ساڵێک دەکا خۆ بەشی ببوورێ ینی مەبەستم تەنیا ڕوونکردنەوە ببوورە مەبەستم کۆمنتدان نەبوو بەڵام ئایا ئەم سەبەتە خۆراکە بەشی چەند دەکا کاکە سەبەتە خۆراکێک بۆ کەسێکی کەم دەرامەت بەری گریمان 15 ڕۆژ کە من پرسیومە بەشی 15 ڕۆژ کاکە نەبا مانجێک بیکە بەڵامەوە بوو بە سێمان کاکە تۆ موچەی نادەیتێ ڕێگەی کەسابەت و کارت لێگرتووە ئێوەخر بە سەبەتەی خۆراکیش کۆتایی دێ کاکە لەبەرەوە ڕێگەی دۆزینەوەی چاودێرێکی سیاسیت لە شاری هەولێر ینی حقیقەتی ژیانی خەڵک چۆنە ئایا خەڵک برسی نیە مەسەلەن زۆر جار هەندێک خەڵک ئەڵێت کاکە خۆ خەڵک نەمردووە لە برسا ینی ژیانی هەژارەکان جیاوازی تەبقەکانە ڕووی اقتصادیەوە ئەوەی بە حقیقەت و چاوی خۆت ئەبینی دوور لە سیاست حقیقەتەکە چۆنە وێنەکە چۆنە وێنە ڕوونەکە بەر لە بۆ وەڵامی ئەو پرسیارە من ئەوە خوا شاهیدە بەسەرەوە کە ئەو قسەی دەیکەم بەشێکی زۆری خەڵک لە دۆخێکی زۆر خراپی نالەبارا دەژین باوەڕتان بێ لە ماوەی کەمتر لە 24 سعات و لەوانە یعنی گریان و ناڵەی وان بیستووە جەرجی مرۆڤ دەکا بە ئاو ناخی مرۆڤ دەهژێنێ هەڕەشە لەسەر بەشێک لە خێزان و پێکاتەی کۆمەڵایەتیش دەکا دەیان کێشە دروست بووە بەڵام خەڵک کە دەری نابڕێ یان نایەتە سەر شەقام یەکەمیان لەبەر ئەو تاڕادەیەک ڕەچاوکردنی ئەو دۆخەیە دووەمیان لەبەر ئەوەیە کە نەوەکو بەو گردبوونەوە بەو با بڵێن قەرەباڵغیە نەخۆشیەکە زیاتر بڵاو بێتەوە ئەجینا خەڵک لە دۆخێکی زۆر نالەباری ئابووریدا دەژی هەر هەموو خەڵک بێپارەیە بێ خۆراکە تا ڕادەیەکی زۆر خەڵک لە برسان نەمردووە ئەوە پندێکە بۆ جاران بەڵام ئێستا کاکە خەڵک هەموو خێزانێک پێویستی بە خۆراکە پێویستی بە هاتوچۆیە ئەوەی ئەگەر لە تەنانەت لە کۆڵانەکەی خۆشی هاتوچۆ بکە مناڵ پێویستی بە شیرە پێویستی بە پێداویستەکانی سەرەتاییە ناکرێ ئێمە لە ئێستاە باز لەوە بکەین وڵا خەڵک نەمردووە لە برسان بەڕاستی ئەو پەڕی دوور لە ڕووی بینەران و ئێوەی بەڕێز شوورەی و نەنجیە خەڵک لە ئێستاە باز لەوە بکە وڵا خەڵک نەمردووە لە برسان جاکە مردیانی چی ئەی خەڵکەیە خۆی دەکوژێ هەر لە ماوەی 48 ساعتی ڕابردووە دوو کەس خۆیان کوشتووە چێ ناڵێ من گومان دەکەم کە ئەوە لەبەر خراپی بارودۆخ تۆ دەڵێ وانە کەسێشتر دەڵێ نەخێر کێشەی هەبووە بەڵام ئایا بچۆن لە گەڕەکەکانە لە دادگاکانە بپرسن هۆکارەکانی جیابوونەوەی بەشێک لە خێزانەکان چییە لە ماوەی ڕابردووە ئەگەر هۆکاری ئابووری و دارایی یەکەمین هۆکار نەبێ بە دڵنیاییەوە دووەم هۆکارە بە بەڵگە و بەداتا بۆ خاتری خۆی ینی ناکرێ ئێمە بەر جێ لەو پەندە ڕابگرین وڵا کاکە خەڵک نەمردووە لە برسان ئەی خەڵکە دەمرێ لە برسان کاکە باش ینی ئەگەر مرد چی هەروەکو ئێستا خەمیری دەخۆن بەداخەوە ئومێد دەکەم کەس بیر لەوە نکاتەوە تاقی خەڵکی کوردستان بکاتەوە بڵێ بابزانم تاکەی سەبر دەگرن و خۆ نامرن لە برسان بەڵێ بەشێکی زۆر باشە کاک زیاد بکار ئەگەڕێمۆلات باشە ئەگەر ڕێمۆلات کاک زیاد کاک سەرکۆ مەسەلەن ڕوونکردنەوە بدەی لەسەرەوە کەویستت وەڵامی یان ڕوونکردنەوە بدەی لەسەرەوەی کاک زیاد دومیان حکوومەت چەند سەرچاوی تر هەیە دەستی بۆ باد بۆ کورتمەودای وەکو لیژنەی دارایین بۆی بتوانێت خۆی کۆکاتەوە ئەمڕۆ ئێوارە مەسەلەن سەرۆکی دیوان سەرۆکایەتی حکومەت دەڵێ ئێمە سێ سەرچاوەمان هەبوو هەرسێکی ئیفلیز بووە ئێستا ئەبێ حکومەت چی بکا بە خێرایی وەڵام من کە دەڵێم بە خێرایی بۆی موچەی کردی تەندروستی بدرێ بۆیە کە من ئەمڕۆ بە دۆناچوونم کرد لە شارەکەی خۆم لە شاری سلێمانی لەوەیە کە زۆربەی دڵە هەناویە ئەوەی کە پەیوەست بێ بە تەواریەوە هەمووی داخراوە یعنی خەتەرەوە ئەم قەزیە ترسناکەی شێ لەم وڵاتە کە کەرتی تەندروستیە ئەنا ئێمە حەزەکەین
لە یەک ڕۆژدا حکوومەتەکەمان و حکوومەتە وایە لە 30 ڕۆژ جارێکا و لە تەوقیتێکی دیاریکراوە هەموو وەزارەتەکان موچەی بدرێتەوە چونکە ئەو کاتێمە بەسەر بەرزانە ئەتوانین بچینە ناو خەڵکی کوردستان چونکە ئێمە لە حملەی انتیخابیە پێشتر بە خەڵکمان و تۆمە هەوڵە دەین پاشەکەوتی موچەتان بۆ گەڕێنینەوە نەکەوەی کە لە قۆناغەکە بین ئەوە تا 4 مانگە موچەی نەدرێت بۆ ئێمە لەگەڵ وایەن موچەی هەموو وەزارەتەکان بەبێ جیاوازی دابین کرێ بەڵام لە ئێستادا دۆخێک هاتتر پێشەوە پێویستە کات گرنگی زیاتر بە کەتی تەندروستی بدرێت لەو ڕوانگەوە بووە ئەوەی کە من باسم کرد ئەوەی کە سەرچاوی داراییە ئەوەی کێمە باسێکن چەند سەرچاوەیەکمان ئێمە سەرچاوەیەکمان هەبووە لە بەغدادەوە پارەیەکە بووە لە بەغدادەوە 453 ملیار بووە دوای بۆ بە 400 ملیار و دوای 12 ملیاری تری کەم بووەتەوە ئەمە سەرچاوەیەکی سابت بووە لە عێراقەوە نزیکەی 15 مانگە و بۆمانوێت دوایەوەی کە پێشووتر موچەی خەڵکی کوردستان بڕابوو سەرچاوی کەمان هەبوو ئێمە لە مانگی یەکە 700 ملیۆن دۆلارمان لە نەوتا بەدەست کەوتووە بەڵام 295 ملیۆن دۆلاری هاتوۆتە خەزێنەی وەزارەتی دارایی و ئەوەکەی تری بۆ بۆری نەوت و بۆ خزمەتگوزاریەکان و ئەو ناڕوونیەی کە هەیە لە بواری نەوتە سەرچاوی کەمان هەیە کە لە داهاتی ناوخۆییە کە بە خۆشبەختانەوەی کە باسەکرا گەشتە نزیکەی 300 میلیارد دینار و پێشبینیەک بەرزبایەتەوە بۆ 350 میلیارد دینار ئەمە بە خاڵە سنووریەکانیشەوە و سەرچاوێکی کەمان هەیە تاکو ئێستا بەردەوامە 21 میلیارد دینارمان لە هاوپەیمانان و ئەمریکا بۆ دێت بۆ هێزی پێشمەرگە ئێمە ئەوەی کە بەڕێزیان باسی کرد ڕاستە لەم کورتێنە ینی کورتێنان و لەم کێشانە دروست بۆ بەڵام ئەگەر جەناب و سەیریکەی بەپێی ئەوەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت لە بواری لە داهاتی نەوتا باسی کرد کە 30 میلیۆن دۆلار بگەڕاوەتەوە کە بە 450,000 بەرمیل لە ڕۆژێکدا حسابیکەی دەکاتە ڕێژەیەک ئەو ڕێژەیە تەنها بایی 1 بەرمیل نەوت بە $2.02 فرۆشراوە داهاتەکەی هاتوۆتە وەزارەتی $2.02 بەڵێ قسەی چێ بازدەوە کرێت کە هەندێک ئەو کۆمپانیانی نەوت هێرێمیان فرۆشتۆیان بەشدار و شەریکن زیاتریان لە حکوومەت بۆ ماوەتەوە بەڵێ ئەوە کۆمپانیای کارە زیاد لە 6 میلیۆن دۆلاری بۆ ماوەتەوە یانگەرم 6 بۆ بمێنێتەوە حکوومەت ئەمە بێمتمانەی لە هاوڵاتیان دروست ئەمە کێشەکانی ینی ئەمە بۆ چارەسەرکردنی کورت مەودا دوو شتمان لە بەرزایە حکوومەت ئەوەی کە من لە بڕێزکا قوبات تاالبانیەوە بیستەوەی کە حکوومەت کاریان کردو بۆەوەی کە کۆمەڵێک مڵکی حکوومەت هەیە بفرۆشرێت ئەمە یەکێکە لەو کارانەی کە تا زوو بکرێت باشترە ئەتوان پارەیەکی باش بەدەست بێنن و یەکێکە لەوەیە کە داهاتی نەوتی بە شێوازەی تر شەفاف بکرێت و ئەگەر پارەی و شایستەدارانەی کۆمپانیەکان بۆ چەند مانگێک دواب بکەوێت کە ئێمە لە مانگی بە پێی راپۆرتەکانی شەریکە نەوتەکان مانگی 1 و 2 شایستەی نەوتەکان ڕاگیراوە بەڵام 3 بۆ 4 وەریان گرتووە ینی ئەبوو لەما بە شێوازێک ئەم دوو مانگیش ئەو شایستەدارانەی کە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە ڕابگیرێت تاکو و کاتێک کە نرخی نەوت بەرزە بێتەوە و ئەم دۆخە تێدەپەڕێن و لەگەڵەوەیشدا پێویستی بەوەیە ئێمە دەبینین کە حکوومەت سەرکەوتوو بوو لە مانگی پێشودا لە قەرزی ناوخۆیە یعنی ئەوەی کە باسەکرەوە ئێستا باسی واکرێن ئێمە ئەم 400 ملیارەمان داوە بە قەرز یعنی دەتوانێت بۆ ئەم حاڵەتە قەرزی ناوخۆی بکات بۆ تێپەڕاندنی تاکو ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغداکرێت چونکە بەڕاستی ئەوەی کە ئێمە لە پێشتردا چەند جارێک ئاماژەمان پێکردووە ئەگەر شەفاف نەبین لەگەڵ بەغدادا و شەفاف نەبین لە مۆزوعی نەوتیە و ڕێک نەکەوین لەگەڵ بەغدادا چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدایە بەچیان لە ژێر مەترسیانی مەبەستان سێلەوە لە بەرەوەی نەتوانێت خزمەتگوزاریەکانی بۆ پارەت دابین کا بۆ خزمەتگوزاریەکان نەتوانێت لەم وەزعا موچە بە دوای 2 مانگ جارێکیش موچە نەدات و دەست برێ بۆ موچە و لەگەڵەوەیشدا ئەو کەر سێکتەرانەی کە تایبەتە بە ئەڵێ خزمەتگوزاریە گشتیەکانەوە لە کار بکەون کە ئەڵێ حکوومەت ئەڵێ زیاد لە 300 میلیۆنەوە هێناوانەتە
45 میلیۆن دلار خزمەتگوزاریە گشتیەکان ئەمە لە چەند مانگی ئایندا بەم شێوازە بێت و داهاتەکە بە هەمووی بچێتە 100 میلیۆن دلار و پێویستی ناوخۆی بە موچە و بە خزمەتگوزاریەکانەوە بچێتە 1 میلیارد دینار بۆ 1 میلیارد دلار بۆ 900 میلیۆن دلار ئەمە چەند مانگێکە خەڵک لاوەچێت ئەم تەحملی هەبێ و کەرتەکان تر تێکەشکێن و ئەم بەڵای کرۆناش کە ئێستا هاتوتە پێشەوە بۆیە تەسەور ناکرێت ئەگەر بەم شێوازە بێت حکومڕانی هەرێمی کوردستان ئایندەیەکی باشێ بێگەل لەگەڵ بەغدادا ڕێکەوتنیەکی بنبەست نەکرێت و لەگەڵ ئەمەشدا لە پاڵ چاکسازیە وەزیفیەکە چاکسازی دوواری نەوتا باسی چاکسازیت کرد ئەمڕۆ بە دیوێکی تریشدا باز لەوەکرا ڕێگری لە چاکسازیەکرێت لەکوێ ڕێگری لە چاکسازیەکرێت بزات ئێوە و کێشێتی نیشتیمانی کوردستان لەکوێ لەگەڵ چاکسازی لەکوێ لەگەڵینی بەڵێ ئێمە ئەم پرۆژه چاکسازیە بەڕێز بیرۆکەی بەڕێز قوبات تاڵەبانی بووە و لەگەڵ تیمەکەی لە کابینەی پێشووترا کۆکراوەتەوە و بیرۆکەکە دروست کراوە و دواتر بۆ بە بڕیاری هەموو حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی هەشوە دواتر نێراوە بۆ پەرلەمان و لە پەرلەمانیشە دەنگی هێنا و دواتر شەقام ناڕازایەتی لێکەوتەوە لەوەی کە لە باسی پلە باڵاکان موچەیان زیاد بوو و لەگەڵەوەیدا ترسیەوە هەبوو دەرماڵەی بەشێک لە توێژەکان کە پەیوەست بوو بە مامۆسای زانکۆ و ئەوانە و دادوەرەکانەوە فشارێکی زۆر کراوە خەڵکێکی زۆر ئەمان گەڕانەوە بۆ پەرلەمان و دیسان لە کابینەی نوێمە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و ئێمە لەگەڵ تیمی خۆمان لە حکوومەت و دواتر لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری داراییە کۆبنەوەمان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی بە تەواوەتی پشتیوانی پرۆژەی چاکسازیەکە لەگەڵەوەیە بندیوار نەمێنێ لەگەڵەوەیە کە خەڵکی نامستەحەق کە خانشین بووە خانیشتەکان هەڵبووە شوێنرێتەوە بە هەموو شێوازێک لەگەڵەماین بەڵام لە یەک نقطەدا کە پەیوەستە بە بژێوی خەڵکەوە من وەکو خودی خۆم ناتوانم بێدەنگ بم لەوەی کە ئەم پرۆژەی چاکسازی بێتەوەی گیرفانی فەرمانبەران و تەندروستکاران و مامۆستا و ئەمانە ببڕێت و ئەم ناڕەزایەتی لە ئاسی خەڵکە کە باس لەواکرێت کە موچەی خەڵک کەمەکرێتەوە ناڕەزایەتیەکان لەسەر ئاسیەوە نییە ئێوە گرفتان لەگەڵ چاکسازی شێوەیەک بەڵام لەوەی کە هیوادارین پرۆژەی چاکسازێکە لە خاڵ یەکەمەوە تاکو کۆتا مادەی وەکو خۆی جێبەجێ کرێت نەکەوەی کە تەنها فۆکس بکرێتە سەر مادەی 5 زۆر باش کاک زیاد دوجار دەبێت چی بکرێت و چۆن ئەو متمانەی ڕاست بکرێتەوە و هاوڵاتیش لە بەدەرونێکی ئارام شەو سەر بخاتە سەرسەرین و لەگەڵ هاوڵاتیانە بتوانێت ڕوبەڕووی قەیرانەکانی تر بێتەوە حکوومەتی ئەوەندە خەریکی ڕوونکردنەوە و خەریکی ڕوبەڕووبوونەوەی یەکتری نەبێ ئەم دوو حاڵەتە لە دوجارە چۆن ڕوو ئەدەن بەڵێ بە بڕوای من بەداخەوە کارەکە دەتوان بڵم لەوە تێپەڕیەوە متمانە بە ئاسانی بژێردرێتەوە چونکە ئێمە بینیمان لە ڕابردووە زۆر جار بەڵێندرا بەڵام جێبەجێ ناکرێ یان بەواتای شتێر پرۆژە و بەڵێنانی لە کاتی خۆیان دەدرێ کاتێکیش دەرفەت دەڕەخسێنرێ و دێنە سەرکار ئەوانە جێبەجێ ناکرێت لەبەرەوە متمانە بەڕاستی لە پاڵ قەیرانەکانی تر ئێستا قەیرانی متمانە شەیە لە هەرێمی کوردستانەکەمە دەردەکەی یان باڵێن ئێشک و ئازارەکەی لەوانی تر کەمتر نییە زیانەکەی لە قەیرانەکانی تر کەمتر نییە بەڵام بەڕێستان کە دەپرسن ئێستا چی بکرێ باشە دەکرێت بە یەک تیم و بە یەک دەست هەوڵ بدرێ ئەو پرۆژەیە کە ناوی نراوە چاکسازی کە من پێم وایە دەکرێت چاکسازی لە بچووکترین پێناسەیە وا پێناسە بکەین پرۆسەیەکی گشتگیر و بەردەوامی ڕاستکردنەوەی هەڵە و کەم و کوڕیەکانە واتە ئەو پرۆسەیە دەبێت پرۆسەیەکی گشتگیر و هەمەلایان بێ ناکرێ هەموو پرۆسەی چاکسازی تەنیا لەسەر با بڵێن بیانی بەداوای لێبردونەوە لەسەر قوتی فەرمانبەر و توێژێکی دیاری کرا و سڕ بکرێتەوە ئەی باشە لە کەرتی نەوت پێویستی بە چاکسازی نییە ئایا کامیان با بڵێن بە هەدەردانەکە چاکسازی بۆ چییە بۆ جێڕانەوەی بە هەدەردراوەکانە بۆ ئەوەیە کەم زیانەکان کەمتر بکەینەوە ئایا زیانەکان لە کەرتی نەوت و لە کەرتەکانی ترا
زیاترە یا لە کەرتی لە موچەی فەرمانبەرانە لەگەڵ ڕێزم مەبەستمانەوە نیە خوانە خواستە فەرمانبەران ئەو لیستانە هەر هەمووی بێکەم و کوڕیا خۆ ئەگەر کەم و کوڕیەکانیش هەبوو بوون هەرە و حیزبانەی لە دەسەڵاتن لێ بەرپرسیارن بەڵام دەکرێت پرۆسەکە پرۆسەیەشی گژیر و هەمەلایەن بێ ئەو چاکسازیانی ڕدەگەیەندرێ ئەگەر لێ بە پلەی یەکەم لە نەوت دەست پێ نەکە بە بڕوای من نابێتە جێ ڕەزامەندی خەڵکی کوردستان ئیتر ئەوە بە چ شێوازێکە بە پێداچوونەوەی بە گرێبەستەکانە یا بە هەڵوەشانەوەی ئەو گرێبەستانەیە لەگەڵ کۆمپانیەکانی گواستنەوە و فرۆشتنی نەوت و دەرهێنان ئەوە بابەتێشترە بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ تۆ دواسەر زۆر بە کورتی کاکسەرکۆ وڵای ئێمە داواکارین لە حکوومەت و بە دوواداچوونەکەین بەداخەوە لەسەر پەرلەمان کەرەنتی نەکراوە بۆ ماوەی 14 ڕۆژ تا توێن وەکو چۆن ڕێگری کراوە لە پێشترە هەندێک جار ڕێگریەکرێت لە ئەرکەکانی خۆمان و دڵنیا بن لە دوای ئەم کەرەنتینە بەردەوامە بین لە بە دوواداچوونەکانمان و فشارەکانی خۆمان یەکەم جار لەسەر تیمی خۆمان لە حکوومەت و دواتر لەسەر حکوومەت هێرێمی کوردستان دەکەین و بێدەنگ نابینەوە و داواکارین حکوومەت هێرێمی کوردستانیش گوێگرێکی باش بێ بۆ ئەم ڕەخنە جدیانەی کە خەڵکێتی بۆ ئەو داخوازیانەی خەڵک وە بۆ ئەو کارمەندی تەندروستی و ناوخۆ و پەیوەسە بە ژیانی ڕۆژانەیانەوە موچەکانیان بۆ دابینکە و هەوڵێکی جدی بدرێت لەوە زیاتر تووڕێی خەڵک تاقی نەکرێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاست سپاس بۆ بەڕێز کاکە زیاد حەمەد چاودێری سیاسی ئەو لێرەوە لەگەڵ مام بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوکارانم پانۆرامەمان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە سپێری سەلامەت بن.